خۆی لە ڕاستی ئەمە لە مێژە ئەزانین کە دەسەڵاتدارانی ئێمە ناڕەزایی خەڵکی وڵاتەکەی خۆیانیان بەدڵ بۆ مهم نییە، بەلایەنەوە گرنگ نییە، گوێی لێ ناگرن، حسابی بۆ ناکەن. جاران ئێستا جیاوازیەکەوەیە، جاران شتێک حسابیان بۆ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و وڵاتانی خۆرئاوا و ئەم شتانە ئەکرد. ئەم بڕیاری ئەم جارە پێمانەڵێ سەرباری ئەو هەموو ناڕەزایەتیانە پێمانەڵێ تووشی کە لە ڕقیە بوون تەنانەت حساب بۆ ئەوانەش ناکەن. یعنی ئەمە پێش ئەوەی کێشە بێ بۆ ئێمە بە تەسەوەری من کێشەیە بۆ دەسەڵاتداران خۆیان. و ئەگەر پێیان وابێ دنیا وەکو زمانی شەڕی سارد و ئەو سەردەمە ماوە کە دیکتاتۆرەکان ئەتوانن بە ئازادی و بە ئیسراحەتی خۆیان چیان ئەوێ بیکەن و هیچیش لەسەریان نەکەوێ، بە تەسەوەری من غەڵەتێکی گەورەکەن و ئەمە ڕۆژ بە ڕۆژ ئەچێتە بۆیان کۆ بێتەوە لە ڕۆژێکا لە ئەنجامە زەرری گەورەی لەکەن، نەک هەر لەسەر ئاستی ناوخۆکە بە دڵنیاییەوە خەڵک ئەمە تا سەر قبول ناکە، لەسەر ئاستی نێودەوڵەتیش. ئێمە ساڵانێک هەرچی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و چاودێری ڕۆژنامەگەری بوو لە دنیاە هاوسۆزمان بوون، پشتیوانیان لێکردین. کوردستانیان وەکو زۆنێگە بینی کە لە ناو زەریایەکی پڕ لە دیکتاتۆر و ناشرینیە، کوردستان شوێنێکی پرشنگدار و جوانە. بەداخەوە تەنها عاملی قووەتی ئێمە ئەوە بوو تا ئێستا بەداخەوە خەریکە ئەوەژە فەوتێنن. ئێمە لە ناوچەیەکان چواردەورمان بە دوژمن تەنراوە، ئەوە هەشتی شعبی خەریکە دەست بەسەر دەسەڵاتی عێراقا ئاگرێ، ئەوە تورکیایە لایەکی وڵاتەکەمانی داگیر کردووە، ئێرانە لە ڕێگەی حەشدەوە ڕۆژانە بەردومانمانەکە. ئێمە تەنها دەرەتانێکە هەمان بێ ئەو ئازادی خوازانە و ئەو وڵاتانن کە پشتیوانی لە دیموکراسی و ئازادی ڕادەربڕینەکەن. بەم جۆرە ڕەفتارانە بەڕاستی ئەوانەژە دۆڕێنین و خۆمان و وڵاتەکەشمە تووشی کارە ساتەکەن. ئەم عقلیەتەی کە لە وڵاتی ئەمە حکومەکە عقلیەتێکی شمولی و دیکتاتۆریانەیە، لەبەر ئەوەیە سەبەبەکە. ئەگەر تا ئێستانەیان کردووە لەبەر ئەوەی هاوسەنگی هێزەکان لە قازانجیان بۆ هەستیان کردووە کە ناتوانن بیکەن. ئێستا گەیشتونەتە غرورێک، گەیشتونەتەکە لە ڕقیەک کە پیان وایە ئەتوانن هەموو شتێ بکەن و هەموو شتێکیان بۆ بچێتە سەر، و خەتەریش بۆ هەموو دەسەڵاتێک خەتەر ئالەمایە. من ئەزانم کە لە ناو دەسەڵاتدارانیشە خەڵکانێکن کە تێگەن لەوەی ئەمە شتێکی باش نییە، بەڵام بەداخەوە دەنگیاوانە دەنگێکی کز و لاواز و نەبیستراوە، دەسەڵاتی ئەوانە دەسەڵاتێکی بچووکە و ئەوەی کە باڵا دەستە لە ناو دەسەڵاتی سیاسی ئەمە ئەو عقلەتە دیکتاتۆریەکە ساڵانێکە حکممانەکە و هەنگاو بە هەنگاو ئەوێ جێگای پێی خۆی قایمکە. ئەمە بەشێکە لە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەو تەنازولاتانەی کە بە بەردەوامی لایەنەکانی تر بۆ پارتی کردویانە لە پێناوی هەندێک مەسلحەتی ترە. یعنی ئەبینی مەسەلەن پێکاتەی دادگای تەمیز 3 دادوەری پارتیە 2 دادوەری یەکێتیە، سەرۆکایەتی پەرلەمان دوانی سەر بە پارتی یەکێتیە. لە زۆربەی جومگەکانی بڕیاردانە بەهۆی ئەو تەنازولان و ئەو سیاسەتە هەڵانە ئەو تەسلیم بوونانەی کە هێزەکانی تر کردویانە، چاوانەی لە دەسەڵاتە بوون، چاوانەی لە معارەزە بوون. ئێستا گەیشتونەتە قۆناغێک هەنگاو بە هەنگاو پارتی زۆربەی جومگەکانی بڕیار بەخۆی کۆنتترۆلەکەوە ئەمانیش جگە لە هاشوهوش و ناڕەزایی دەربڕین وەکو منێکی بێدەسەڵات هیچ شتێکی تیان پێ ناکرێت.